6 لاوی دیکەی نیشتیمان شەهید بوون. دووبارە کارەساتێکی گەورە بەسەر کورد داهات. هێرشێکی دیکەی موشەکی بێبەزەیانەی دوژمنانی ئاشتی و ڕووناچی بووە هۆکاری شەهیدبوونی 6 پێشمەرگەی کوردستان. درەنگانی شەوی ڕابردوو کوردستان شەوێکی سەخت و خوێناوی بەڕێکردو. 6 پێشمەرگەی قارەمان بوونە میوانی خاکی پیرۆز و گۆڕستانیش پێشوازی لێکردن. 6 دایک و باوک جەرگیان سوتا و دووبارە دەنگی ترسناکی موشەکەکانی ئێران هیوای ڕۆژێکی نوێ و ئاشتی بە خوێن و فرمێسک گۆڕیەوە. بارەگەیەکی هێزی پێشمەرگەی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر بە هێرشێکی موشەکی کرایە ئەمانجوو. بەو هۆیەوە ژمارەیەک پێشمەرگەی قارەمان لەو کاتەی کە پارێزگاریان لە خەڵک و خاکی پیرۆزی کوردستان لە پێناو ئاشتی و سەقامگیریدا دەکرد شەهید و بریندار بوون. بە پێی ڕاگەاندنی فەرماندەی دەڤەریەکی هێزی پێشمەرگە لە کاتژمێر 1:50 خولەکی شەودا بارەگای فیرقەی حەفت بە 5 موشەکی داگیرکەران و دڵڕەقان بۆردومان کرا. دوای نزیکەی کاتژمێرێک لە 2:50 خولەکدا هێرشێکی دیکە بە موشەکێک کرایە سەر هەمان بارەگە و ئەمەش دەبێتە دەستپێکی چیرۆکێکی خوێناوی و تراژی دیای مەرگێکی پڕ لە ئازار و سەربەرزانە. دایک و باوک و خێزان و منداڵەکانی ئەو پێشمەرگە ئازا و کوڕە جوامێرانەی نیشتیمان چاوەڕوانی گەڕانەوەی ڕووناچی ماڵەکانیان بوون، بەڵام خاک و گۆڕی تەنگ و تاریان ڕووناک کردەوە، چونکە بە پێی زانیاریەکان لە ئەنجامی ئەو هێرشە موشەکیە 6 پێشمەرگەی قارەمان شەهید بوون و 20 پێشمەرگەی دیکەش بریندارن. لە ماوەی 1 مانگی ڕابردوو 14 کەس لە هەرێمی کوردستان بوونەتە قوربانی هێرشە موشەکیەکانی ئێران و دیار نییە کەی ئەم هێرشە ناڕەوایانە کۆتایی پێدەهێنرێت. بە جۆرێک تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوو 20 هێرشی دڕۆنی و موشەکی کراوەتە سەر سنووری پارێزگای هەولێر.